ئێران ڕۆژی شەممە دوو کەسی بە تومەتی کوشتنی ئەندامێکی هێزە ئەمنیەکانی ئێران لە کاتی ناڕەزایەتی سەرتاسەرەکاندا لە سێدارەدا و هەر لەو کاتەوە سزای زیاتری لە سێدارەدانی سەپاندووە بەسەر خۆپیشاندەرانی ناڕازیدا. لە بەیاننامەیەکدا هاتۆ نووسینگەی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان زانیاریان پێگەیشتووە کە دوو لە سێدارەدانی دیکە لە ئارادایە. حکوومەتی ئێران ڕێوشوێنەکانی لێکۆڵینەوەی تاوانکاری و سزای لە سێدارەدان وەک چەکێک بەکاردەهێنێت بۆ سزادانی ئەو کەسانەی کە بەشداریان کردووە لە ناڕەزایەتیەکاندا و بۆ لە ناوبردننی ناڕەزایەتیەکان. ئەمەش پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکانی مافەکانی مرۆڤە. لەم دوایانەدا 4 خۆپیشاندەر لە مانگی ڕابردوودا دوا بەدوای دادگاییکردنی بەپەلە بەکەمترین زامنکردنی دادگاییکردنێکی دادپەروەرانە و نەبوونی ڕێکارێکی یاسایی کە یاسای نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ کە داوای لێ دەکات لە سێدارەدراون. یاسای نێودەوڵەتی مافی مرۆڤ ئێران پابەند دەکات و ئەمەش وا دەکات لە سێدارەدانەکان وەک کردەیەکی سەرکوتکارانە بۆ لێسەنەوەی ژیان هەژمار بکرێت. ئەو نوێنەرەی مافەکانی مرۆڤ ئاماژەی بەوەش کردووە پێشێلکارێکی زۆر ئەنجام درراوە لە ڕێوشێنی نایاسایی و دادگاییکردنی نادادپەروەرانە لە کەیسەکاندا، لەوانە جێبەجێکردنی بڕگەی تاوانکاری ناڕوونی لە هۆنینەوەی تاوانەکاندا و ڕەتکردنەوەی دەستڕاگەیشتن بە پارێزەرێکی هەڵبژێردراو، دان پیادانانی زۆرەملێ لەژێر ئەشکەنجەدان و ڕەتکردنەوەی مافی تانەدانێکی ڕاستەقینە. ڤۆلگەر تورک کۆمسیاری باڵا ڕاگەیاندووە کە گرتنەبەری ڕێوشوێنە تاوانکاریەکان بۆ سزادانی خەڵک کە داوای مافە سەرەتاییەکانی خۆیان دەکەن، بۆ نمونە ئەوانەی کە بەشداریان کردووە لە خۆپیشاندانەکاندا واتا کوچتن بە بڕیاری دەوڵات. خۆپیشاندانە ناڕەزایەتیەکانی ئێرانێکێکە لە بیورترین ئاڵنگاریە سەختەکان بۆ ڕێبەرانی کۆماری ئیسلامی ئێران هەر لە دوای شۆڕشی ساڵی 1970 گەرانی ئێرانەوە. ئەو ناڕەزایەتیانە توانی پشتیوانی ئێرانیەکانی لە هەموو چون و توێژەکانەوە بەدەست بهێنێت و داوای ڕوخانی فەرمانڕەوەکانی کۆماری ئیسلامی دەکەن کە ئەمە ئاڵنگاریی گەورەیە بۆ ڕەوایەتی حکومڕانی کۆماری ئیسلامی ئێران. پێشێلکاریەکانی گرتنەبەری ڕێوشوێنی یاساییەکان و گەرنتی دادگاییکردنی دادپەروەرانە کە لەلایەن نووسینگەکەمانەوە تۆمارکراون هەمانەی خوارەوە لە خۆدەگرن. جێبەجێکردنی بڕگەی تاوانکاریەکە بە ناڕوونی، ڕەتکردنەوەی ڕادەستگەیشتن بە پارێزەرێکی هەڵبژێرا و مافی پێشکەشکردنی بەرگری دادپێدانانی زۆرەمرێ کە لە ڕێگەی ئەشکەنجەدان و مامەڵەی خراپەوە جێبەجێکراوە. ڕێزنەگرتن لە گریمانی بێتاوانی ڕەتکردنەوەی مافی مانادار بۆ تانەدان لە سزادان. جگەلەوەش کۆمسیاری باڵا دەشڵێت سزای لە سێدارەدان دوای سزادان بەسەر تۆمەتەکانی وەک محارەبە، شەڕکردن لە دژی خوددا و گەندەڵی لەسەر زەوی سەپێنراوە کە زۆر کەمترن لە تاوانە هەرە مەترسیدارەکان بەپێی یاسا نێودەوڵەتیەکانی مافەکانی مرۆڤ. لە دەرەنجامدا ژمارەیەک لە وڵاتانی جیهان جێبەجێکردنی لە سێدارەدانیان لە ئێران شەرمەزار کرد. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.